مامۆستا ئاراس خۆی بۆ ئەنجامدانی چالاکیەکی وەرزشی لە قوتابخانەکەی ئامادە دەکات تا لەگەڵ لێدانی یەکەم زەنگی دەستپێکردنەوەی خوێندن دڵی قوتابی و هاوپیشەکانی خۆش بکات. مامۆستا ئاراس لەگەڵ تیمەکەی ئامادەن بۆ نمایشکردنی چالاکیەکەیان، بەڵام هەنگاوەکەی ئەمان گیرفانی خاڵی مامۆستایان نابوژێنێتەوە و هەر لەبەر ئەوەشە بێهیواییەکی قۆڵ لە دەموچاوی مامۆستایان دەخوێنرێتەوە. تکام وایە ڕێگە چارەیەک بدۆزنەوە، ئێمە وەکو باوکێک، وەکو مامۆستایەک، وەکو ڕاهێنەرێک جەرگمان مناڵمان لە قوتابخانەکەمان لە قوتابخانەیە هیوادارم ساڵەکەیان نەفەوتێ. تکام وایە ڕێگە چارەیەک بدۆزرێتەوە و مامۆستا و فەرمانبەران نەکەن بە چەکێکی سیاسی. مامۆستایان لە نێوان بەرداشی بێباکی حکومەت و چارەنووسی پرۆسەی خوێندن تیاماون و نازانن چۆن هەنگاوی کردارەکی بنێن. بەڵام سەرجەمیان لە ڕاگەیانی هەڵوێستێکی جدی کۆکن بۆ ئەوەی ئەم حکومەتە ماوە بەسەر چوە بێباکە ڕابچەڵەکێنن و چیتر دۆخی بژێوی ژیانیان لەوەی کە هەیە وێرانتر نەبێت. خۆشحاڵ دەبووم کە مامۆستایان و خوێندکاران ئەمڕۆ بە ئاسوودەییەوە بەهاتنایە بۆ زەنگ لێدانی ساڵی نوێی خوێندن. بێگومان ساڵی نوێی خوێندن واتە دەستپێکی ساڵێکی تازە و بەرەپێشچوونی تازە لە هەموو بوارەکاندا. بەڵام ئەو کەم و کوڕانەی کە لە ئاستی بژێوی ژیانی مامۆستادا ڕوەدات کاریگەریەکی زۆر نەرێنی هەیە لەسەر بەرەپێشچوونی پەروەردە. هاوشێوەی چەند ساڵی ڕابردوو ئایندەیەکی ناڕوون چاوەڕێی دۆخی خوێندنی ئەمساڵ لە هەرێم دەکات و دیار نییە چارەنووسی قوتابیان و مامۆستایان بەکوێ دەگات. هۆکارەکەشی بۆ بێباکی حکومەت و بێدەنگی شەقام لە ماوەی ڕابردوودا دەگەڕێتەوە، بەڵام مامۆستایان و فەرمانبەران دەیانەوێت ئەو بێدەنگیە بشکێنن و خەوی قوڵ لە چاوی بەرپرسانی ئەم هەرێمی خێل لە خۆنەتیوە بتۆرێن.